إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد. السلام إخوائي قورتان لبي ميواناني مالي إخوة. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و ستایشەکەین بۆ پەروەردگار لەسەر ئەو ناز و نیعمەتەی کە بارانی بەڕەحمەت بارانی بەسەر هەموو لایەکمان. خوای گەورە باران بکاتە مای خێر، بیکاتە مای بەرەکەت بۆ هەموو لایەکمان. ئەوانەیشی زیانیان پێگەیشتووە خوای گەورە بۆیان تەعویز بکە و بێتە مای خێر بۆ زەوی و بۆ ئاسمان و بە بەرەکەتی ژیانی هەموو لایەکمان. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، باسی دەردێکی کوشندە لە خزمەتی جەنابتاندا لەوەیە چەند جارێ باسمان کردبێ، بەڵام لە زەمان و کاتی ئێمەدا هەر شتێک زیاتر بەربەڵاو بێ ئەبێ ئێمە واجبە لەسەرمان کە ئاماژە بکەین بۆ خۆمان بۆ هەموو لایەکمان وریایی بین، چونکە ئەم نەخۆشیە ئەبێتە مای فەوتاندنی هەموو لایەکمان. ئەوش باسی زینایە دوور لە ڕووی جەنابتان و باسی داوێن پیسیە. خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ. لە ظروفی ئێمەدا ئێستا ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەمە تەشەنە ئەکا. ئەبێ ئێمە هەمومان هەر کەسێ لای خۆیەوە، چی باوک بێ چی دایک بێ، هەچی دەسەڵاتدار بێ چی مەسئول بێ چی هەر شتێ بەدەستیەوە بێ، ئەبێ دانیشێ لەگەڵ خۆیدا فکرێ بکاتەوە ئەمە چۆن بتوانین هەمومان ئەم دیاردە کە ئاسمان و زەوی پێی ناخۆشە خودای پەروەردگاری پێت و ڕەدەکات ناز و نیعمەتەکانمان خوای پەروەردگار لێمانە سێنێتەوە بە بۆنەی ئەم ئاکارەیە کە خراپە. قەومانی ترش لەبەر ئەمە لە ناو چوون. ئەبێ وریابین هەمومان ڕێگا چارەسەیەک بدۆزینەوە. لە دنیادا خوای پەروەردگار هەموو شتێکی هێناوە بۆمان بە حەڵاڵ، لە هەمان کاتشا بەرامبەرەکەی داناوە بۆ حەرام. ئەگەر ئێمە ئیماندار، ئێمەی موسڵمان، ئێمەی ڕوو لە خوا، ئەگەر ئێمە دەست نەبین بۆ حەڵاڵەکان، سووکی نەکەین، ئاسانی نەکەین، تەکیدتان لێبێ ڕۆڵەکانمان مناڵەکانمان ئەو گورگانە شوا دانیشتوون چاوەڕێیانە مناڵ و ڕۆڵەی من و تۆ و ژنی من و تۆ و خوشکی من و تۆ و کەسوکاری من و تۆ لە خشتە بەرن. ئەوان هەر بەردەوام دانیشتوون و بەردەوامش کارەکەن لەسەر ئەمە و ڕاناوەستن. بەڵام ئەبێ ئێمە وشیار بین، فکرکەینەوە ئەبێ ئەو ڕێگایەنە چین وامان لێ دەدەکا ئەم ڕێگایەمان دادەخا لە منداڵەکانمان. مناڵەکانمان ناڕۆن بەرەو پیری، بە ئاسانی دەستیان ناکەوێ. ڕێگاکان هەمومان ئەبێ بگرینە بەر و هەرچی ڕێگایەکەش بوو دای بخەین. ئەگە تەماشاکەین لە قورئاندا گوناحەکان هەمووی کۆبکەرەوە، زۆر جار پەروەردگارە فەرمی ئەو گوناحە مەکەن، بەڵام لە دەربارەی زینا پەروەردگارە فەرمی ئەسڵەن توخنی مەکەون، هەمەش نەپێشەوە بۆی. ولا تقربوا الزنا ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن. ئەوەی خراپەیە زینایە، ئەوەی خراپ بەعام بێژین زیاتر خوای پەروەردگار و تێتی فاحیشەیە، خراپە و خراپەکاریە. خوای گیانە فەرمێ جەل لە جەلال و ئەسڵەن توخنی مەکەون، مەچنە پیریەوە نەک مەیکەن. خدای پەروەردگار خاری دێ ئێمە بچینە پێشەوە بۆی، نەکوا ئەگەر بێت و خوانەکە خوا پەناماندا کەسێ فعلەکە بکە، ئەو کاتە پەروەردگار زیاتر تووڕە دەبێ. تەماشای بکەین ئەم دوو ئایەتە لە سوورەتی لە تەفسیری تەبەریدا ئەگە تەماشایکەن و بیخوێننەوە ئەوەمان لێ داوا دەکا ئەسڵەن توخنی نەکەوین، نەچینە پێشەوە. زیناکردن دوو لە ڕوو جەنابتان هەر ئەوە نییە ئینسان بڕا فعلە بکە، پێشی ئەوە عەلاماتیە. ئەم دوو ئایەتە پێمان ئەڵێ وریابن ئەوانە مەگرنە بەس، واتە ڕێگای هەیە. ئەو ڕێگایانە ئەگەر هات خۆت دوور بگراوە ئەدبا بۆ تاوانە گەورەکە. ئەحمەد شەوقی ئەفەرمێ قسەی جوانیە، ئەفەرمێ نەظرەتون فەئیبتیسامەتون، ئەمجا ئەفەرمێ فەسەلام فەلکەلام فەمەوعید وەلیفەللیقاء. ئەم شەشەی داناوە ئەم پیاوە بەڕێزە. ئەفەرمێ
زیناکردن و ئیشی خراپە ئەمانە علامەتەکانێتی. یەکەمیان ئەڵێ تەماشاکردن، تۆی گەنج یان تۆی پیاو یان تۆی ئافرەت، زۆر تەماشاکردنی پیاوێک یان ئافرەتێک چی ڕاستەوخۆ بێ چی ناڕاستەوخۆ بێ لە تەلەڤیزیۆن لە سەنتەرلایت بێ بۆ نمونە لە فەیسبووک بێ فەنەبڕەتون یەکەمیان ئەمەیە کە ئینسان کەوتە بەرچاوی یەواش یەواش شەیتان چی دەکا ئەی ڕازێنێتەوە بووی. ئەمجا فەئیبتیسامەتون جارجار لە تێکاڵە بوونەکانمان ئێمە هاوار دەکەین ئەڵێین تێکەڵی مەکەن کاکە حرامە ناشەرعیە. لە تێکەڵەکانە سێرەکەی ئافرەتێ بزەخەنینەیە بۆ کوڕێک دەکا کوڕێ بزەخەنەیە بۆ کچێک دەکا ئەوە تا دەستی پێکرد. ئەمجا دوایەوە چی فەسەلامون ئەمجا سەلام دێ چاکەچۆنی و مەرحەبا دێ لە بەیندا. لە پاشەمەشی دێ فەلکەلام و ئەمجا قسە گۆڕینەوە و نامە گۆڕینەوە و ڕەخەم گۆڕینەوە و ئەمانە هەمووی دەست پێ دەکا. ئەمجا فەمەوعیدون ئەمجا ئیش ئەگەیەتەوەی مەوعیدی یەکتری و پاشانش لەوەی فەللیقاون ئەمجا یەکتری ببینن. ئیماندارانی خۆشەویست، ئێمە زیاتر ئەمە کێشەکەمانە ئەمڕۆ. گەنجێکە تەلەفۆن دەکا بۆ مامۆستایەک دەڵێ مامۆستا وەڵا دڵم ها بە فڵان کچەوە، ئەسڵی کارەکە وەڵای ئەتوانم لەگەڵیا قسەکەم ئەسڵی کارەکەت حرامە، ئەسڵی کارەکەت های لە غەزەبی خواگە تەوبە نەکەی، ئەگە بەو گوناحە بمری خوا لێت ڕازی نابێ. ئەو گەنجانە با بزانن لەگەڵ هەر ئافرەتێکە عیلاقەتەیە ناشەرعی خوا لێت تووڕێیە هەتا قسەی لەگەڵا ناکەی. چاک بزانە چونکە مەوعدکاری لەگەڵ ئافرەتە لە دەرگاوە نەبێ غێری دەرگاوە چی ڕەقەم بێ چی موبایل بێ چی ئەنتەرنێت بێ خەت بێ چی ماسنجەر و ئەو شتانە بێ ناوە گۆڕینەوە بێ ئەوانە حرامە. خۆشەویستی ڕاستەقینە لە دوای مارە بڕین دەست پێەکە، پێشی مارە بڕین خۆشەویستی نییە. چونکە با گەنجانی ئازیز و خۆشەویستەمە بزانن لە کاری حرامدایی ئەگەر چی گەنج نەبێ چی پیاو بێ و چی ئافرەت بێ ئەبێ وریابین لەمە بە ئاسان نەیگرین و ئاسان نێتە بەرچاومان. چونکە ئێستا باس دەکەین ئەگەر ئەمە ئاسان بێ خوای گەورە چیمان پێ دەکا و چیمان پێ دەڵێ. زۆر جار لەمەدا ئێمە ئەتوانین ئەو شتانە بگرینەوە. ئیمانداران خۆشەویستان، من زۆر جار ئاماژەم کردو وتومە ئامان و سەد ئامان پیاوە ڕیشسپیەکان دایکە ئازیزەکان برا بەڕێزەکان هەوڵدەن کوڕەکانتان ژنی بۆ بێنن کچەکانتان بدەنە شوو. سێرەکەی کوڕێکە دێتە داوای کچەکەت هەمووی ڕازیە باوکی ئینکاریەکە. بۆ ئینکاریەکەی کاکە هەر شتێ بقەومێت تۆ گوناحباری لە دیوانی خوایە لەسەر زەویشدا. دایکی ئینکاریەکە ئەگەر چاک بێ ها لەگە خراپانین. ئەو باوکو دایکە گە بزانێ کوڕەکە خراپە ئینکاریەکە قەینا ئەمە چاکە. یان عەکسەکەی بۆ نمونە کچەکە ئەچێتە داوای کەسێک با ئێمە بتوانین ئاساکار بین ڕێگای حەڵاڵەکان ئاسان کەین بۆی حرامەکان بەتاڵ بێ شوێنی حرامەکان بەتاڵ بێ. شوێنە حرامەکان ئەمڕۆ زۆر ئاسانە بە ئاسانی گەنجەکانمان دەستی دەگا پێی و خەڵاتش دەکرێ و بۆشیە ڕازێنێتەوە. تۆی باوک منی باوک دایکی ئازیز ناتوانێ قسە بکە هەرچیش بڵێ عقوبەی تۆ دەدرێ. ئەڵێ مافی کچەکەت پێشێل کردووە مافی کوڕەکەت پێشێل کردووە. هەمومان ئەمە دەزانین. ئەی بۆ چارەسەرێکی نەکەین؟ ئەی بۆ ئیلا ئیشەکە بخەومێ دوایەوە دانیشین بزان چی بکەین؟ شەش پیاو ڕیشسپی بێنین و دوو مامۆستا بێنین ئەی پێشێەوە بۆ نەتکرد. تازە چی ئیسفادەی هەیە؟ ئەوە گرنگە هیچ عیب و عار نییە. من تەسەورەکەم هیچ عیب و عار نییە. کوڕێکی باش و چاکە زانی ئەخلاقی ڕەوشتی دینی هەمووی بەدڵتە غێر مباشر بە پیاوێکی پیاوانە پێی بڵێ من ئامادەم کچەکەی بدەمێ بەڵام ئەگەر ئەو ئامادە بێ مەڵێ کچی فڵانە. ئەم شتانە بە ئاسایی بێ لەگەڵماندا نعنی ئاسایی بێ لە ناوماندا. بۆیە ئێمە بتوانین ڕێگا خۆشکرد بین بۆ حەڵاڵەکانمان. ئافرەت هەشووەکە کوڕەشە ژن دێنێ خوای پەروەردگار داینا بە ڕێگای حەڵال بە ڕێگای حرام. ئەگەر ئێمە ئیماندار و مسلمان ڕێگا حەڵاڵەکە قورسکەین لەسەریان چی بکەن؟ ئەم کوڕە چی بکە؟ ئەم کچە چی بکە؟ خۆ ئیمانی سەحابەی نییە خۆی بگرێتەوە. هەموو ڕۆژیها لە زانکۆ هەر ڕۆژی مۆدێلێک دەبینێ هەر ڕۆژی ڕەنگێک دەبینێ هەر ڕۆژی مۆدێلێک دەبینێ هەر ڕۆژی ئەشکاڵ و ئەنواعێک دەبینێ. تۆ تەماشای کوڕەکەت کە لای تۆ قسە ناکە بەڵام تۆ بڕۆ لە سێ شوێنەکان خۆ عەرزکردنە. زۆر جار بۆتە خۆ عەرزکردن